بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عەزیز و خۆشەویست. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایشی پێیان بە خزمەتی وە عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. تەوەری ئەمڕۆمان لەسەر لێبوردەییە و باسی لێبوردەیی دەکەین. با بزانین چەندێک گرینگە مرۆڤ لە ژیاندا لێبوردە بێت لە کەسی بەرامبەری خۆش بێ. زۆر جاران کەسانێکن هەڵەیەکمان بەرامبەر دەکەن یاخود قسەیەکمان لەسەر دەکەن کە زۆر جاران ئەو قسەیە بوختانە یان ئەو کارێکە ئەنجامیان داوە بەرامبەرمان هەڵەیەکی زەقە. بەڵام لەسەر ئێمە پێویستە کەسێکی لێبوردە بین چونکە مرۆڤ بە لێبوردەییەوە زۆر جوانە. لێبوردەیی سیفەتی مرۆڤە مەزنەکانە ئەم کەسێک ناتوانێت لێبوردە بێ. جا من ئەمڕۆ لەسەر لێبوردەیی بەشی لە وڵاتیانی شاری و لێر وەردەگرم. ئێوەش بیسەر و بینەرمان بن. ئینسان کە ئینسانێکی لێبوردە بوو خۆی بەڕزانن ئەو کەسەی زۆر خۆش دەوێت. لە هەمان کاتیشدا کە خوا خۆشی دەوێت خەرچیش خۆشی دەوێتن. کاتێک کەسێک هەڵەیەکت بەرامبەر دەکات تۆش دەی دەبووری بەڵام شوێنی ئەو برینەی لە دڵتی چەقاندوو هەردەمینێ لەکنە من دەمینێ. خوای گەورە القورآن فەرموویەتی والکاظمین الغیظ والعافین عن الناس. معنای توڕی خۆی دەخواتەوە توڕە خۆی دەرنایەخی لە خەڵکیش دەبوورێ. هەستم کردێ بریندارم کردیە ئەزیەتم دایە کابرا عفوی کردیمە کە زۆر دڵم پێ خۆش بووە کابرا ئەمنی عفو کردیا بوویتە دەرسیش لۆم ئەو هەم دووبارە نەکردیتەوە. کابرا بەڕاستی لێ خۆشبی دەبی بە بەڕاست لێ خۆشبی لە ڕای خوا لێ خۆشبی نەک لار نەتریبن ئەو بە غەرەز دەبیانی. بەتاکید هیچ ئینسانێک بێ هەڵە نابێ هەموو ئینسانێک هەڵە دەکاو پێویستە ئینسانێکە هەڵەیەکی کرد داوای لێبوردن بکات. کەسێک قەدرم لە کەس نەکرد تاکو بچم داوای لێبوردین لێ بکەم. سڵاو لێ بێ مامەجیان. سەرچاوی من بەخێرن. سپاس دەکەم. باسی لێبوردەیی دەکەین تا چەند لێبوردەی لە نێوماندا ماوە. ئەو سەردەمەی ئێمە ستا تێداینە سەردەمەشی زۆر خراپە لێبوردەیی زۆر کەمە. هەرچەند کە لێبوردن یەکە لە سیفەتەکانی خوا. ئینسان کە خۆی بە عەبدێکی ڕاستەقینەی خوا دەزانی و بەرنامەی خوای قبوڵە یەکەم شت دەبێت لێبوردە بێ. دەبێت ئەو کەسێک کە تاوانی بەرامبەر کردووە هەتا پێی بکرێ عەفو بکە لێ خۆش بێ. بۆ چونکە خوای تەبارەک و تەعالا ئەو کەسانی خۆش دەوێت کە لێبوردنە ئەو کەسانی کە خۆش دەوێت کە عەفو دەکەن. لە قیامەت خوای تەبارەک و تەعالا ئەو کەسانی کە لە دنیا لێبوردە بوونە حسابی تایبەتیان هەیە کەوایە بۆ ئێمە لەوی دنیای لێبوردە نەبین. ئێمە هەر دەڵێن نوێشکردن و ڕۆژی گرتن و نازانم سی ئەوانە عیبادەتە. نە لێبوردن ئەویش یە بەشێکە لە عیبادەت ئەویش هەر عیبادەتی خوایە. ئینسان کە ئینسانێکی لێبوردە بوو خوای تەبارەک و تەعالا ئەو کەسەی زۆر خۆش دەوێت. لە هەمان کاتیشدا کە خوا خۆشی دەوێت خەرچیش خۆشی دەوێتن. دەبێتە سەبەبی زۆر شت یەکەم سەبەبی ئەو کەسێک کە لێبوردەیە سەبەبی ئەوەی کە خوا لێی خۆش دەبێت عەفوی دەکا و خۆشی دەوێت خەڵک خۆشی دەوێتن لە ناو خەڵکیش بە ئینسانێکی بەڕێز چاو سەیر دەکرێتن و قسەشی لە ناو کۆمەلگا دەڕواتن لە هەموو شوێنێک ئەو کەسێک کە لێبوردەیە. کەواتە ئەگە کەسەکانمان ینی عەفو کردیان لێمان بورین پێویستە برین لە ڕای خوای لە پێناوی خوای گەورە گەردەنی ئازا بکەین. هەموو شتێک لەو دنیاە تو ناتوانێت بڕێ لە ڕای خوای. ئەگەر ڕای خوای ڕێی خوا بگری ئەوە یەکە لە شتە هەرە مقەدەسەکان. بەڵام زۆر شت هەیە کە ئینسان لە دنیا لێبوردەیە لە پێناو خزمایەتیە لە پێناو برادەرایەتیە لە پێناو ئینسانیەتە. باشترین زۆری کامە؟ باشترین زۆری ئەوەی لە پێناو خوابێ لە بۆ ڕەزامەندی خوابێتن ئەوە باشترینیانە. بەڵام غەیری دیکەش هەیە. تو برادێک دێنی لە بەخاتری ئەو برادەرێ من لێ دەبورم خراپەکەت کردووە عەفوت دەکەم یان خزمە یان ئینسانێکی بەڕێزە پێویستە بە کلەی ببورم یان تەکلیفم لێ دەکرێت زۆر شتە. باشە مامەکە ینی هەموو کەسێک شیاوی ئەوەیە کە لێی ببووری عەفوی بکەی. بەێ هەموو کەسێک شاوی ئەوەیە کە عەفوی بکەیت بەروی خۆی تەبارەک و تەعالا لە هەموو کەسێک خۆش دەبێتن هەموو کەسێک دەبووری بەس مادەم پەشیمان بووە خۆی تەبارەک و تەعالا لێی دەبووری. ئەو ئینسانانێک کە لە دنیاش خەڵەت دەکەن خۆ ئێمە لە خۆی تەبارەک و تەعالا گەورەترین نەعوذ بالله مادەم خوا لە خەڵەتی عەبدی خۆی دەبووری دەبێ ئێمەش لە خەڵەتی برایەکانی خۆمان ببورین دەبێ عەفویان کەین. بەڵام لە هەندێک کاتدا هەیە تو ئەگەر عەفوت کرد مشکلی لێ دروست دەبێ دەبێ ئەوە ڕەچاو بکرێتن لە کاتێک کە لێ دەبووری کە ئیسلاح
پەیدا بێ بەڵام لە کاتێک کە لێت بووری فتنە دروست بێ ئەو کات بە حسابی خۆی لەگە بکرێت نەک هەر لێبووری باسی لێبوردەی دەکەین لێبوردەی سیفاتی چییە؟ وڵی وەکو سیفات دەبی پێشوەختە ئەمە باسی سیفات بکەین دەبی ببرین سیفەتی هەموو تاکەچی ئینسانە هەموو ئینسانەچە ئەو جە دوایش لە ناو ئینسانەکان مسلمانەکان ئەمە الحەمدولله لە فەزلی خۆی بە زیادبی هەم مسلمانین لە ناو مسلمانەتیشدا ئینسانین کە ئینسانین دەبی لێبوردەیی لەسەرەوەی بە عەرەبی پێدرێن فەما فەوق لەسەرەوەی هەر هەموو شتەکانمان بی چونکە خۆی گەورە ئەمە لە قورئانی خۆی گەورە باز دەکات دەفەرمێ إن الله يحب العفو فاعف عنا کە باسی عفویی و لێبوردەیی دەکەین ئەمە دەبی ئەو سیفەتە خۆی گەورە یەکێک لە ناوەکانی لێبوردەیی عفووە کە باز دەکەین دەبی ئەمەش سیفەتی لێبوردەیی لە ناو هەمومان هەبیتن لە ئاخیریدا چکار هەمووان دەمرین کە ئەگەر ئەمە عفوکردن لەکنمە لێبوردەیی لەکنمان نەبیتن پەشیمانێکی گەورە ڕۆژێک لە ڕۆژان دێتە سەرمان ئەو کاتیش مەجال نامینێ داد نادا باسی مردنت کرد کەسەیە مردبی یعنی پێویست بوو داوای لێبوردنی لێ بکەی بەڵام پێڕان نەگەیشتیان نەتوانین داوای لێبوردنی لێ بکەی ئەمن الحەمدولله تووشی موقفەی نەبوویمە کە توش نەبوویمە لە فەزلی خۆی بە زیادوی ئینشاڵڵە تووشیش نابم بەڕەئی من ئینسانی گەینتەوە حەددانە باشە لێبوردەیی دائیمەن ئینسان لە پێشەوەی هەموو شتەکان دابنێتن نەیگەینتە حەددەچی پەشیمانی لە دووبی و زەمیرت مرتاح نەبی کە کاتێک ئەتوو لە ژیاندا هەر شتەکەت کرد بە زەمیر مرتاحی ئینسان بیکا باشە ئەگەر بە زەمیر مرتاحی نەیکەی پەشیمان دەبیەوە پەشیمانیش ئیدی ئێستا کەسەیە بینت لەگەڵی نەبی وەکو غایە شخصی نیتم الحەمدولله وەکو غایە شخصی بەس دەکرێ ئینسان دەبی ڕاستگۆبی دەکرێ ئەمن مچینە کەیفم بە نەکەیف پێ نەهاتن خۆش نییە بری کەیفم پێ نایە دەکرێت لەگەر یەکەچی نەگونجێم لە ژیاندا ئەوجە چ برادەر بی چ ناسیارێک بی چ لە خەرچی دەوروبەری منتیقەی بی نەگونجێم دەکرێت هەندێک خۆمی لێلادەم وەکو خۆ لێلادان بەس وەکو ئەوەی کە بینم لەگەری نەبیتن بینم لەگەر مەبەستمەوە بوو ئێستا کەس هەیە بۆ نمونە جەنابەت لێت بووری بی پێویستی بەوە بی یان هاتوتە لای جەنابەت داوای لێبوردنی کردبی ئەتۆ عافوت کردبی هەڵەکی کردبی هەبووە برادرم هەبووە مچینە جاری واش هەبووە مچینە غەرەتەکە بەتەنێ لەلایەن ویش نەبووبی ئینسانە ئەمنیش غەرەتم کردیە هەبووە دەست پێش خەریش هەبووە لە کنەم نیش مچینە هەبووبی و بەسەریشم هاتیە برادرم هەبووە هەروەڵە لێک عادز بووینە و کە کاتێک هاتۆ کنم بەڕاستی بێزگەلەوەی کە منەتم پێ بووە هەر بەڕاستی منەتم پێ بووە درم پێ خۆش بووە لە کنە من گەورەتر بووە ئەمنیش یعنی ئینسان دەبی ئەو شتانە فێر بیتن چەندت خۆش دەبی کاتێک لە کەسێک دەبووری چەندە چێژی لێ دەبینی مەسەلەی دڵخۆشی ئینسان خی گەورە بە خاوێنی دروستی کردیە کە کاتێک ئینسانی خەڵق کردیە خی گەورە بە خاوێنی خەڵقی کردیە ئەگەر بێت و هەر وەختێک لە ژیانتدا درت توندبوو بزانە غەرەتەکەت کردیە کە کاتێک دریەکەکەت هێشاند بزانە زەمیرت مرتاح نابیتن کە زەمیرت مرتاح نەبوو قەلق بووی درت هێشا بزانە خەلەلەک هەیە لە ژیانەدا خەلەلەک هەیە لە ڕۆژانە ئەو جە لەگەر چێە ئەوە دەبی جوانە بەڵام مەبەستمەوە بوو کاتێک کەسێک عفو دەکەی باشە کەسێک هەڵی بەرامبەر کردووی جنابەت عفوی دەکەی لێ دەبووری چەندێک خۆت هەز بە دڵخۆشی دەکەی تاکی دەپێت هەز بە دڵخۆشی دەکەی هەر بە تاکیدەوە شتی تێدا نیە بەس ماشەڵە ئێستا لەو سەردەمەی نەفس و تەکەبوری لە ناو بەداخەوە کە باز دەکەم زۆر هەست پێ دەکەم لە دەوروبەرەکەمان هەیە لە ناو ملەتەکەمان بەعام تەکەبوری و نەفس برندی شتێکی زۆر خراپە ئینسان نەیبی باشە ئەتوو دائیمەن ئینسان کە کاتێک ئەتوو یەکە داوای عەفوی دەکا بەرامبەرت یان ئەتوو داوای عەفوی دەکەی بەرامبەری ئینسان بە ئەو تەکەبوریە لە قەلبی نەبیتن تەکەبوری باش نییە لە ئینسانی باش نییە عمری ئینسانیش کورتە عنی زۆر کورتە ئەمن ئێستا دەتانم ئەم لە ئیشی خۆم
مشتریم هەیە کە دێتن قاتی لە کنە من بەڕادان دەداتن جاروێ 12 ساری پێچووە ئەمن بە هەم دێتەوە پێشاوی کە چەمانگەک لەوە پێش ینی عمری ئینسانی ئەوها بە سەریعی تێدەپەڕیتن 10 سار و 12 سار زۆر بە ئاسانی تێدەپەڕی عمری بە ئینسانیش هەر 6 ساریە زیاتر ناژین لێ بە قەنەعەتی خۆم باشە پرسیاریش دیکە ئەگەر کەسێک هەڵەیەش بەرامبەرت کرد جەنابەت ئەو کەسەت عەفو کرد لێت بووری دواتر هەمان هەڵەی دووبارە کردەوە دووبارە لێ دەبووریەوە لە کوردواری خۆمان دەرێ لە کوونەچی دووجار مار پێ دووە نەدا باشە ئینسان تەقیمی بەرامبەرەکەی بکاتن کە کاتێک غەرەتە چی کرد هاتۆ کنێت داوای عەفوی کرد عەفوی بکەی باشە بەس ئەو جارەی دەبی لێی بە عەزەر بی دەبی زۆر بە عەزەر لەگەری تەعامل بکەیت نەبادا بە جارشکە غەرەتەشکە بکاتن لەوەی گەورەتر ئینسان دەبی زۆر بە عەزەرەوە تەعامل لەگەر بە کورتی دەمێ ئەوشم ئەو وەڵامەشم بدەیەوە بە کورتی کاتێک کەسێک هەڵەیەکت بەرامبەر دەکا تۆش لێی دەبووری بەڵام شوێنی ئەو برینەی لە دڵتی چەقاندو هەر دەمینێ لەکنە من دەمینێ بە پێی ئینسانەکان دەگۆڕێ بەس لەکنە من دەمینێ زۆر بە تۆخیش دەمینێ بەزانم خۆت کەسێکی چۆنی زوو کەسی بەرامبەرت عەفو دەکەی کاتێک هەڵەیەکت بەرامبەر دەکا بێگومان زۆر بە ئاسانی چی وای کردو بە ئاسانی کەسی بەرامبەرت عەفو بکەی لێی ببووری ئەگەر شارزای قورئانت هەبی قورئان خوای گەورە لە قورئان فەرموویتی والکاظمین الغیظ والعافین عن الناس معنی ئەوی تووڕەی خۆی دەخواتەوە تووڕە خۆی دەرنایەخی لە خەڵکیش دەبووری ئەوە پاداشی زۆر گەورەی لای خواتەوە چەندێک ئێمە لە نێو کۆمەلگا بەگشتی لە یەکتری دەبورین یەکتری عەفو دەکەین یان بە پێچەوانەوە یەکتری عەفو ناکەین و کی بڕمان هەیە بەداخەوە یعنی کۆمەلگای کوردی لێبوردەی زۆر کەمە یەکتری نابن یعنی و هاتو یعنی سەر ترافیک لایەتێک یان فول لایەتێک کەسێک کوشتووە ئەگەر لێبوردەی هەبایە تۆ دڵی گەورە بایە یعنی لای ئاسایە بوو ئاتیادی بوو باشی تۆ لە دوکانەکەی خۆت خەڵکی عەفو کردووە هەر زۆریش چی ڕوویداوە بە نمونەکە بۆمان بجێڕیەوە بتوانێ مەسەلەن دوای مادوونێکی زۆر یعنی دوکانەکەم سار و شێر کردووە شتێکی ئەگەر پەرچێکی بردە کڕیوە دو ساعتر هێناوێتەوە وەڵێ دەبێت لێم وەرگیتەوە بابە زۆر ئەتیادە پارکم داوەتەوە زۆر بەدڵفراوەنیان تۆ لە ماڵەوە چەندێک لێبوردەی لەگەڵ خێزانە لەگەڵ منداڵەکان لە دەرەوە لێبوردەبی لە ماڵەوە هەر بێحسابە یعنی ئێستا کەس نییە بۆ لەگەر جەنابەت بینی نەبی یان بڵین کەس نییە لێت نەبووری بی واللهی باش بە حاڵ خەمیان لە بازار وە بزانم جرە ئەگەر دراوسەکان بپرسی کەس نییە لەمە ئازوو ببێتیت کەس نییە باکسە هەموو نەخۆشدەوێت بۆی یعنی ئەگەر هەڵەشی بەرامبەرم کردوێ یعنی چاپێشم لێ کردووە دوای بخوا هەستی بە غەڵەتێکی خۆی کردووە هاتە داوای لێبوردن کردو باش ئەگەر کەسێک دووجار هەمان هەڵت بەرامبەر بکە دەیبووری لای من ئاسایی لای من ئاسایی واللهی ئینسان ناکری بە خۆی مقارنەی خۆی بکە برێ من کابراایکی لێبوردەما بەسەوە کەناڵە ڕەنگە دۆستانە کەسانی نێزیک بزانن ئینسانەکی لێبوردەمایان لێبوردە ئەوە دەتوانانی دەوروبەرەکەم بڕیار بدە کاتێک کەسێک هەڵەیەکت بەرامبەر دەکا لێی دەبووری عەفوی دەکەی خۆی حتمما لێبورین شتەکی زۆر پیرۆزە ئەنی خوای گەورە بەو عەزەمەتەی خۆی دەبووری بوراوە ئەمان لێرە باسی سە دنیاکەی بکەین دەبینی شەخصەیە کابرا جارێک پتر لە جارێک و دوو سێ بریندارت دەکا ڕەنگە تو بیبووری بەرام دەبی سنوورە چیلۆدا بنی کابرا هەرنا غەڵەت دووبارە بکاتەوە یاخود بریندارت بکە یاخود کەسایەتیت بە کەسەی پیرۆزدانە نێتن لەنگە بێبرێ ئەتون بووریە بەڵام بەو دەرەزەش نییە کاتێک کەسێک هەڵەیەکت بەرامبەر دەکا ئەو هەڵەیە دووبارە و سێبارە دەکاتەوە بێگومان تۆ ئەگەر بەزارەکیش بڵێ دەتبورم بەڵام شوێنی برین و ئازارەکەی لە دڵدمایە بالفعل ڕاستەکەی لەبەرەوەی یەکەم جار و دووەم جارینە ئەو غەڵەتەی دووبارە دەکاتەوە بەرام دەکرێت بە من ئەوها باشتە سنوورێکی لە ئەو شەخصەی دابنێ ئەمان باسی لێبوردەی بکەین لێبوردە لە پاش خوای گەورە
بەحەبدی ناکرێتن خی گەورە بەخۆی بۆ عەزەمەتی خۆی کە پێم وتی لێبوردەیە ئەمەش دەبورین ینی ئەمە هەر خاڵەی ئەوەن دەژنینە بەرامبەر ئەو خاڵی ئەمان وەشی پێم گوتی هەر ئەوەیە نی دەبی بزانی چێ دەبووری هەموو جارە هەینە غەڵەت دووبارە بکاتەوە خۆش نییە خۆت کەسە بۆ غەڵەت بەرامبەر کردبی هەڵت بەرامبەر کردبی چوبی داوای لێبوردن لێ کردبی ئەو لە جەنابتی بووریبی بەڵێ هەیە و داوای احتیزارم کردیە و ئەم نیشان بووریە بەڵێ چەندێک دڵخۆش بووی کە لێبووری زۆر دڵخۆش بمێ لەبەرەوەی هەستم کردێ بریندارم کردیە ئەزیەتمدایە کابرا عفووی کردیمە کە زۆر دڵم پێ خۆش بووە کابرا ئەمنی عفو کردیا بوویتە دەرسیش لۆم ئەو هەم دووبارە نەکردیتەوە خۆمان هەڵەمان کرد پێویستە خۆمان داوای لێبوردن بکەین هەر بزەبدا وایە ئینسان دەبێت زیاتر دام بەخۆی دابگری غەڵت نەکاتن کاتچکە بازی غەڵەتی گەورەتری لە دووە لێبوردەکەی ئایا ئەو کەسی کە غەڵەتەکەی بەرامبەر دەکەی لێ دەبووری یان لێت نابووری ئەو زەت و معاونە بکەی غەڵت نەکەی باشە بەگشتی کۆمەلگای ئێمە کۆمەلگای لێبوردەیە ئەو جیلێ ئێستا نەخێر باسی ئەو جیلێ ئێستا لۆ دەکەم لێبوردە نییە ئەسڵ نازانی تەقدیریشت بگریتن هەر نەکلێت ببووری جارێ نازانی چۆن ڕێزت بگریتن ئەو زە بزانی بشت بووری نابی کارەساتە بەرامبەر ئەو جیلێ ئێستا غەڵت بکەیت نابی غەڵەتیان بەرامبەر بکەیت دەبی بە عەقلی خۆت لە گەریان ئیش بکەیت ئەوانە لێبوردەیان نییە و ئەو سەردەمی ئێستا باز دەکەم لەبەرەوەی ڕێزمێ هەر هەمیان نا بەس بابنین 1970 ئەوەی لۆدا بنی کە ناتوانی معیشەتی خۆی جێبەجێ بکە ئیشی خۆی جێبەجێ بکە کارە ڕۆژانەکەی جێبەجێ بکە بە چ داوا لێبوردنی لێ دەکەی لۆ خۆی چنیە لۆ تو دەبی چبی ماڵ و منداڵت هەیە بەێ الحەمدولله ئەو کوڕیمە و کچیم شملەوەی گەورەترە چەندێک لەو کوڕی خۆت دەبووری کاتێک هەڵە دەکا وەڵی پتر لە 10 جارم لێبووریە ئارە بەخوای چەند شتی وای کردیە بەدڵی من نەبوو لێم بووریە هەر لێم بووریە و هەلێشی دەبورم ئامۆژگاریت کردێ لە بەرامبەر زۆر ئامۆژگاریم کردی ئامۆژگارم کردیە بە شتی زۆر واقع ڕۆژانە کە دیتە پێش چاومان ئەوە باشەوە خراپە ئەمان گەنجە تەمەنەکەی ئەوە غەڵەت هەردەکا بەزات و دەبی هەر لێ بوردەبی چووکە ناکری ئەولادە هەر دەبی ڕێی لۆ بکەی و جوێنی لێ بکەی و فەرعیتکەی لۆ بکەیەوە و دەبی گەورەی کەی نابی زیاتر بیشتێنەوە ئەنەما ئەو هەر غەڵەت دەکات لەبەرەوەی تەمەنەکە ئاوایە باسی لێبوردەیی دەکەم بابزانم جەنابەت کەسێکی لێبوردەی کەسی بەرامبەر عەفو دەکەی کاتێک هەڵەیەکت بەرامبەر دەکات بەێ ئەم بخۆم بەڕاستی کابراچیە ئەوە جاری توندم دەربارە یعنی برێن عسەبی دەبن جابەجار بەس دوای بە 5 دقەی دێمەوە زوو هەڵدەچین زوو هەڵدەچم بەستەراحەتەن دوایش ینی زوو دێمەوە کاتێک کە هەڵدەچی و کەسێک غەڵەتەکەت بەرامبەر دەکا ئەدیگەرەوەی داوای لێبوردنی لێ کردی لێی دەبووری تەوام لێ دەبورم بەڕاستی منار بە 5 دقەی دێمەوە بەس هەشا بە غەرەز دەبی پێک نایەتەوە ینی هەر لە دری دەبینێ کەسێک کە هەڵەیەک بەرامبەر دەکا ڕاستە عەفوی دەکەی لێی دەبووری بەڵام شوێنی هەڵەکەی لە دڵتدا هەر دەمێنێت بەڕاستی شوێنی هەڵەکێت ناوەڵە ئەگە کابرا بەڕاستی لێ خۆشببی دەبی بە بەڕاست لێ خۆشببی لە ڕایخوا لێ خۆشببی نەک لە هەر لە دریبین ئەو بە غەرەز دەبیانی ئەو کابرا ئەوەی لە غەرەز یان دەبینێت لە دری یانی بە غەرەزدا یانی هەشتا عەفوی نەکردووە ئەتو لە ڕایخوا عەفوی دەکەی ئەگەر لە ڕایخوا عەفوت کرد دەبێ ئەو شتانە نەبینێ لە ڕاهی خۆی عەفو کردیە وەڵای زۆر کەسم لە ڕێخوا عەفو کردیە ئارێ وەڵا چەندێک گرنگە ئێمە بەگشتی هەمومان کەسێکی لێبوردە بین لە بەرامبەرەکەمان ببورین بەێ وەڵای چەند کە بەڕاستی لۆ خۆمان باشە لۆ مشتەمەمان باشە یان چەند لەسەر خۆمان بین چەند هێدی بین زۆر باشن دەبین یەک کەس قسەش دەگەناکە جێژنێ بڕۆ ماڵیان ڕەمەزانە بڕۆ ماڵ چایشی لەکەم بخۆ ئەوە هەموو دنیای دەنی هەتوو خوا دەزانێت کەنجی سبەی دەژی وایە دەمری نازانی ئەو لە لای خوایە ئینسان کە ئینسانێکی لێبوردە بوو خۆی ڕزانن ئەو کەسەی زۆر خۆش دەوێت لە هەمان کاتیشدا کە خوا خۆشی دەوێت خەرچیش خۆشی دەوێتن کاتێک کەسێک هەڵەیەکت بەرامبەر دەکا تۆش لێی دەبووری بەڵام شوێنی ئەو برینەی لە دڵتی چەقاندوو هەردەمینێ لەکنە من دەمینێ خوای گەورە القورآن فەرموویتی والکاظمین الغیظ والعافین عن الناس مانای توڕی خۆی دەخواتەوە توڕە خۆی دەرنایەخی لە خەڵکیش دەبورین هەستم کردێ بریندارم کردیە ئەزیەتمدایە کابرا عەفووی کردیمە کە زۆر دڵم پێ خۆش بووە کابرا ئەمنی عەفو کردیا بوویتە دەرسیش لۆم ئەو هەم دووبارە نەکردیتەوە کابرا بەڕاستی لێ خۆشببی دەبی بە بەڕاست لێ خۆشببی لە ڕایخوا لێ خۆشببی نەک لە هەر لە دریبین ئەو بە غەرەز دەبیانی بەتاکید هیچ ئینسانێک بێ هەڵە نابێ هەموو ئینسانێک هەڵە دەکا و
پێویستە ئینسانێکە هەڵەیەکی کرد داوای لێبوردن بکە. کەسێک قەدرم لە کەس نەکرد تاکو بچم داوای لێبوردین لێ بکەم. زانم تۆ کەسێکی لێبوردەی؟ الحەمدولله هەتا توانی بێتم ئەوەندەی لە تواناما بێ لێبوردەیم زۆر بوو لەخوا بەزار بە خۆم ئینسانێکی لێبوردەم لەخوا بەزار بێ. چی وای کردووە کە لێبوردە بی؟ وڵات طبعاً دین سەرچاوەی سەرەشیە بۆ فێربوونی لێبوردنی. ئەخلاقی کوردەواری وایە لێبوردەیی زۆرە لەناو تەبعی کوردە ڕۆشتی کوردایەتی فێرمان دەکات. مهمە پیا و لە مارێژ لێبوردەوی. واللهی طبعاً زۆر شت هەیە دەبێت وا بکەی لێبوردەبی بۆی بتوانی بگونجەی بۆی بتوانی عایلەیەکی سەرکەوتوو بەڕێوە بدەیت دەبێت لێبوردەیی زۆر بێ. کاتێک کە کەسێک عەفوو دەکەی لێی دەبووری چەندێک لەو ساتە لەو کاتە هەست بە دڵخۆشی دەکەی؟ واللهی طبعاً هەست بە دڵخۆشی زۆر دەکەی بەس ئەوە بەرەکەتێکە لە لای خواوە هەموو ئینسانە ناتوانێت لێبوردەیی زۆر بێ بەس هەموو کەسێک ناتوانێت لێبوردە بێت. لێبوردەیی یعنی لەگەر تەبعی ئینسانەکانە فەرق دەکات لە ئینسانێک بۆ ئینسانێکە فەرقی هەیە. ئەگەر کەسێک 2000 3000 هەمان هەڵە دووبارە بکاتەوە لێی دەبووری؟ واللهی چەندی بتوانی خۆت پێ ڕابگیری و لێبوردەیی زۆر بێ ئەوەندە کەمە. ینی لێبوردەیی سفەتێکی جوانە لە ئینسانە سفەتێکە لە خواوە بۆ ئینسان هاتووە بۆیە چەندی بتوانی زۆر بێ هەر کەمە بەس ڕێژەی زۆری لێبوردنەکان چەند جار دووبارە دەبێتەوە ئەوە لە کەسێکەوە دەگۆڕە بە کەسێکی. خۆت هەڵەیەکت بەرامبەر هیچ کەسێک کردووە بچی بڵێ داوای لێبوردن دەکەم بمبورە؟ بەتاکید هیچ ئینسانێک بێ هەڵە نابێ هەموو ئینسانێک هەڵە دەکا و پێویستە ئینسانێکە هەڵەیەکی کرد داوای لێبوردن بکە. هیچ کەسەکە بۆ داوای لێبوردن لێ کردبی ئەو لە جنابی نەبووری بی؟ نا بڕوا ناکەم پێم شک نایە. الحەمدولله هەتا ئێستا نە هەڵەیەکی وا غەڵەتێکی گەورەم کردووە بەرامبەر کەسێ نە کەسێکی شەبووی هەڵە داوای لێبوردن لێ کردبێ لێم خۆش نەبوو بێ. لەسەروی هەمووشیانەوە پێویستە ئێمە بەردەوام بڵێین نەخوای گەورە لێمان ببوورە. الحەمدولله ڕاستە زۆر ڕاستە ئەوە قسەیەکی زۆر واریدە ئینسان هەموو ئینسانێک پێویستی ڕۆژانە دەیان جار داوای لێبوردن لەخوا بکە. سڵاو لێ مامەجان. سڵاو هەر بژیت سپاس. باسی لێبوردەیی دەکەین. لێبوردەیی چ کاتێک باشە؟ لێبوردەیی هەندێک جاران باشە و هەندێک جارانش خراپە. لێبوردە کەسێک بێ غەدر لێ بکە سەر و سامانەکە لێ بخوا یان چاوی لە ناموست بی یان بە هەر شێوازێک لەوانە بە غەدر حساب بکرێ ئەو کاتە تو نابی لێ بووری ئەگەر لێ بووری دەکا کەسەشی نەزانی بەڵام ئەقڵ مافەچ کەم لێ دەخواشتە کەمە ئەفتۆشتەچی دەکەی حقۆکەجی گچۆکە دەکەوت دەبینێ کابرا ئەوە قەید ناکرد لێ بوورە و خێرە بەڵام شتی گەورە ناوڵە نابی بووری. یعنی تو دەری هەندێک کات هەیە پێویستە لە بەرامبەرەکەت نەبووری. نابی لێ بووری کو دەبی ئەدۆ کاتە هەموو کاتێکی کو دەبێت بێ غەدر لێ بکەن و معقول ئێستان بێم ماکێکی لە تو وەگر مسکات بکەم سبەی لێم ببووری شتیوا کو دەبی کاکە نابی. نابی لێبوردن لە هەموو کاتێکدا. کەسە بووە بێتە لای جناب داوای لێبوردن کە جنابیشت عەفوت نەکردی بڵێ ئەو کارێک کردیتش ئەوە نییە کە لێت ببوورم. واللهی بە حەیاتی نەمدیتیان ناوەڵی نەمدی زۆر بنمدیتم ناوەڵە کەس نهاتیا غەدری لێ کردم و پاشان بەڵام لەگەری چابم و دوای بێ بڵام من داوای لێبوردن دەکەم شتیوان نەبووە نەمدیت. خۆ داوای لێبوردن لە کەس نەکردووە؟ ئەمن ناوەڵایم داوای لێبوردن بەڵێ کەسێک غەدرم لە کەس نەکرد تاکو بچم داوای لێبوردین لێ بکەم. ناوەڵی ئەمن پیاوەچە حەق بوویمە و شکارم کردی شکاری خۆم کردم ڕۆژان ئەوە کابرایەکەمی شێ دەکەم لێ. لە ناو کۆمەلگای ئێمە چەندێک خەڵکی لە یەکتری دەبورن؟ وڵی پێم وایە 125 لێک دەبوونەوەی کە نابوونی هەروەندە خەڵکی ئێستا لە یەکتری نابووری. وڵی بە من پێم وانە خەڵک ئەگە بشی بووری خۆی واز دەکە خۆی بەکەم دەزانی بەڵام واژنیاگە حەقە کەم بوو چقیت دەکات لێ بابرێت داوای لێبوردن دەکەم بابرێت گەردەنم ئازاکە بەڵام حەقی زۆر و مافی زۆر و غەدر لێکردن بشبووری فشەیە. بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆچوونی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر لێبوردەیی. ئێمەی مرۆڤ ئێمەی مسلمان زۆر جاران لە خوای گەورە دەپاڕێنەوە و نزا دەکەین کە لە هەڵە و کەم و کڕی و عیبەکانمان خۆش بێت داوای لێبوردن لە خوای گەورە دەکەین. ئەمە کارێکی زۆر چاک و باشە بەڵام لەگەڵەوەشدا پێویستە ئێمەش لێبوردە بین کاتێکەوە سزای یاخود با بڵێم ئازاری پێغەمبەری خوا دەدرێت صلی الله عليه وسلم ئەشکەنجە دەدرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکی زۆر لێبوردە و نەرمونیان بووە. ئێمەش کە خۆمان بە شوێن کەوتە و ڕێبازیە و دەزانین دەبێت لە بەرامبەرەکەمان ببوورین. بەڵام
ڕاستی ئەوەیە کە نابێت هەموو جارێک لە هەموو کەسێک ببووری کە هەمان هەڵەش دووبارە بکاتەوە بەڵکو دەبێت سنوورێکی بۆ دابنێی هەڵەکانی لە بۆ ڕاست بکەوە چونکە ناکرێت کەسێک بێت داوای لێبوردن لێ بکات بەڵام هەمان هەڵەش دواتر دووبارە بکاتەوە بۆیە ئاگادار بن کاتێک داوای لێبوردن لە کەسێک دەکەن پێویستە ڕەچاوی ئەوە بکەن کە ئەو هەڵەیە دووبارە نەکەنەوە و کاتێک کەسێکیش دێتە لاتان داوای لێبوردنتان لێ دەکات دڵتان گەورە بێت سینەتان فراوان بێت لێی ببورن ناکرێت کەسێک قسەیەکت پێ دەڵێت تۆ دوو قسەی پێ بڵێ ئەگەر کەسێک قسەیەکی بە جەنابت گوت یان قسێکی بە من گوت ئەمن دوو قسەم پێ گوتەوە ئەوە ئەمن زوڵمم لەو کەسە کردیا چونکە عەدالەت وایە قسەیەک بەرامبەر بە قسەیەک بێت تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ